چالاکی و کار رخصتنا نداء جنیف لروج آوای کورسانی هاتیه قداخه کرن چما هاتیه قداخه کرن از اجواره بیشم چما هاتیه قداخه کرن بری ما که و رخصتنه یعنی رخصتنا منظمه نداء جنیف هجمارک فرماندارن ارتشان اجتماعی سوریه که هزک اپوزیسیون سوریه و نزدیکی ترکیه هجمارک فرماندار خلاط کرد. دناوان فرمانداران دا که هاتبون خلاط کردن ابو حاتم شقرا جی ابو حاتم شقرا بی چه کرده بود بنیرن. در سال 2019 دا سروکا پارتیا سوریا پیش روزه کچا کرد هفرین خلف کشته بود پشتی که کشته بود بخواه دیمن نوی گرتمونو او دیمن بلاف کرد. چکدارین شرقیه جی که ابو حاتم شقرا فرمانداره ویا در لیست یا ترور یا ناف دولتی دا جهدگیری یعنی ابو حاتم شقرا لگوری رخصتنی ناف دولتی کسکی تروریسته. جکدارن داعش لسریا شداد و دشیشه لباشور باجار حسکل روز آوای کورسانه ایریشی کامیونه که سوتمنی یا هزین خوب پاراستنه یا ریوبری خسر کرد. دوی ایریشه دا شوفیر کامیون هاتیه کشتن پشتر شر دناور حسده و داعشیان دا درد کبه. دوی شری دا جی شروانه کی دن جان خوش دسته ده. حسده دبیجه مترسیا داعش روز بروز مزنتر دبه و گفن ترکیه لسر روز آوای کردستان جی بویه سدم جارك دن داعش زندي ببه دچم ألمانيا بحثا سياسة كوچبري ألمانيا مي بكن جبركو دوان دمين داويدا دي أوروبا وطيبتي ألمانيا وقالك ولاتين دن هول دن سياسة خل همبري كوچبران بگوهرن دي ریدگرن ناخوازن هجمارک مزن یا کوچبران بچنوی داره بشکی مزنج کوچبرین کل آلمانیا و اروپا دمینه دی إقامة نستاندنا حساب كنش خورا يعني خطر لسر ماينا وانا آلا شالي سياستا نويا كوشبري الألمانيا و جمرا بحث بكي جا ألمانيا جباجاري بوخمي لقلمنا آلا تبخيراتي آلا چه گوهرتن دي سياستا نويا ألمانيا دا چير بالهمبري كوشبران چه زحمتيش بو كوشبران چير بل سلاوت لێبێ دڵبەخن ئەوەی گرینگە لە سەرچە ئاماژی پێ بدەم کە ئەوەیە ئەڵمانیا لە بەردەم هەڵبژاردنێکی پێشوەختەدایە واتە لە 23 دوو تەنها ئەوە ماوە سەرۆکی ئەڵمانیا فرانک ڤالتەر شتاینمایە ئەو ڕۆژە پەسەند بکات و بڵێ بەڵێ هەموو ڕێکەوتون لەسەرەوەی و زۆریش هەموو باس لەوە دەکەن ئەو ڕۆژە دەبێتە ڕۆژ هەڵبژاردننی پێشوەختە لە ئەڵمانیا کەواتە چی ڕوئەدات ئەوەی نەماوە ئۆلاف شۆلز 12 دەبێت لە پەرلەمان ڕوبەڕووی پرسیاری بتمانێ بێتەوە پاشان 27 12 پەرلەمان هەڵدەوەشێنرێتەوە و 23 دوو ساڵی داهاتوو هەڵبژاردن بەڕێوە دەچێت کەواتە پارتەکان ئێستا لە گەرمەی خۆ ئامادەکردن بۆ هەڵمەتی هەڵبژاردن لە هەڵمەتی هەڵبژاردنە چ پرسێک گرینگە ئێستا ئەڵمانیا بەدەستەوە دەناڵێنێت و ئەو قەیرانانە چی بکە حکومەتی ترافیکی هەڵوەشاندە و شکستی پێهێنا پرسێکی گرنگ یەکێک لەوانە پرسی بێگومان پرسی کۆچبەرانە پرسی ئابووریە و هەروەها پرسی سیاسەتی بەرگری ئەم وڵاتەیە چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببینەوە بە تایبەتی ئێستا شەڕی ئۆکرانیا و رووسیا بەردەوامن ڕۆژهڵاتی ناوڕاست ئاڵۆزی تێدایە چۆن ئەڵمانیا بتوانێت هێزی خۆی بەهێز کات و بەرگری خۆی و بتوانێت کە ئێستا دوای هەڵبژاردننی ترامپ ئەڵمانیا دەبێت چی گۆڕانکاری بکات لە سیاسەتی بەرگری خۆیدا ئەمە پرسێکی گرینگە بەڵام بۆ کێ بۆ سۆسیال دیموکراتەکان بۆ کریستیان دیموکراتەکان بۆ لیبەراڵەکان تا حدێ ئابووری گرینگە سیاسەتی بەرگری گرینگە سیاسەتی ناوخۆ ڕێفۆرمی چەندین یاسای ئەم وڵاتە گرینگە بەڵام بۆ پارتی ڕاستەوە توندڕەوەکان وەکو پارتی ئافد بێگومان پرسی کۆچبەران لەسەری سەرەوەیە پرسێکی گرینگە دوژمی ئەوانیش بە تایبەتی ئافد لە هەندێک هەرێمەکانی ئەڵمانیا دەنگێکی زۆریان بەدەستهێنا و بە پێی ڕاپرسیەکانیش پێ ئێستا لە پێش سۆسیال دیموکراتەکانە لە دوای کریستیان دیموکراتەکان دووەم هێزە بن ئەمە مەترسێکی گەورەیە بۆ پرسی کۆچبەران و ئەوەی کە زۆر گرینگە دڵ بەخن ئاماژی پێ خۆت لە ئەڵمانیا دەناسیت و هاتووتە ئەڵمانیا و شارەزایەکە هەیە لە ئەڵمانیا دەبینیت کە هەر پارتە و ئێستا دەبێت
ئیجبار کراون بە سیاسەتی کۆچبەرانی خوانە بڕۆنەوە خەڵکی ئەم وڵاتە دڵایان بدەنێ متمانیان بدەنێ پێیان بڵێن بەڵێ ئێمە بڕیارمان داوە کە هەموو پێکەوە دەمانەوێت هاتنی کۆچبەران سنووردار بکەین بەڵام ئێستا بۆ نمونە کریستیان دیموکراتەکان دەیانێت هاوشێوەی ئافD سنوورەکان بگرن هیانەوێت چی دیکە نێڵن ژمارێکی زۆر ڕووبکاتە ئەڵمانی ئەوانی مافی مانەوانیە یەکسەر دیپۆرت بکرێنەوە ئەمان دەیانەوێت کۆچبەر چی دیکە موچە پارە وەرنەگرن شتومەک وەرگرن بۆیە خەڵک ئەڵمانیا بەوە بەناوبانگەکە وڵاتێکی سۆسیالە کە کۆچبەران دێنە ئەم وڵاتە پاریان دەدرێتە ئەمانە ئەیانە هەمووی بنبڕ بکەن و تەنها ڕێگەی بۆ سۆسیال دیموکراتەکان و سەوزەکانش دەڵێن ئێمە بە هەوڵ بدەین لە ڕێی یاساوە کۆچبەران بین ئەم وڵاتانە ئەوانی کە خاوەن شەهادن ئەوانی دیانی لە وڵاتە کارکن ببوونی لە ڕێگی هێزی کارەوە بێن لێرە بە فەرمی خۆیان چی دیکە لەسەر شانی ئەم وڵاتە ئەرێک نەبن بەڵکو هاوکار بن واتە هێزی کاریان پێویستە بەڵام ئەگەر تەماشای لێ دیوانێکی گرنگی ڤایدل بکەین سەرۆکی پارتی ئافD ئەلیسا ڤایدل کە ئافD خۆتانزانن پارتێکە ڕاستەی چون درەوە دڵ بەخن ئەزانی چی وتی ئێمە ویستمان ئەم هەفتەیە بە زووترین کات چەندین پرس و یاسای گرنگ پرۆژی گرنگ بین ناو پەرلەمان و یەکێک لەوانە پرسی کۆچبەران کە دەمانەوێت و باش دەزانی کریستیان دیموکراتەکان هاوشێوەی ئێمە دایانەوە سنوورەکانیان بگرن دایانە کۆچبەران دێپۆرت کرێتەوە بە زووترین کات دێپۆرتکردنەوە کە کێشێکی گەورە بوو لە وڵاتە و دایانەوە ئەو کەسانی کە تاوانەکەن لە ئەڵمانیا تەماشا نەکەین خەڵکی کوێن دێپۆرتی وڵاتیان بکرێت لە وڵاتەکەشیان ئاگر بێ شاڕێتیابێ ئەبێ دێپۆرت بکرێنەوە جا چی وەدوتی ئەوان سەبەبن کە ئێستا ڕۆژانە بە سەدان چەقۆ هاوێش دێنە ناو سنوورەکەمان دەبەزێن دێن ناو ئەڵمانیاوە ئەگەر بێت و لەم ڕۆژانەیە ئەگەر چەقۆ هاوێژە کەسێکی ئەڵمان بکوژێ ئەمە لەسەر شانی پارتی کریستیان دیموکراتەکان حسابە تەماشاکە کەواتە هەڵمەتی هەڵبژاردننی ئەوان پرسی گرنگ بۆ ئەوان سنووردارکردنی کۆچبەرانە گۆڕانکانی لە سیاسەتی کۆچبەرانە کە مەترسێکی گەورەی لەسەر کۆچبەران دروستکرد لە ئەڵمانیا دڵبەخن لەبەرەوە گۆڕانکاریکی پێشبینی دەکرێت گۆڕانکاری بکرێ بەڵام چۆن ئەوە بزانین دەدەن بە خەڵکی ئەڵمانیا gelek spas ala bêguman divê xelkê me yên roj avayê Kursanê Bakur Başûr Rojhilat Kurd li wê derê agadar bin sûcekî bikin yekser Alman و عفو ناکن راستی و بگیرن و درخن دروی سینوری آلمانیا یعنی کاری کریمینال ل آلمانیا نابت وارد یک بکنیش بر پودی خطر لسر مایناوی ل آلمانیا چیت بر زور سپاس آلا شالی جباجار باخمی راست لروجاوی کردستان لشوری درمان گلکی بهابویه درمان کردن بهابویه دماله که دا حساب بکن نخوشه کی گران هبه مالاوی ماله خراب اوه یعنی دهات که ما لیره سوری لهمبری دلار روز بروز به نفس به سکرات دکه معاش تنه کار تنه یعنی دهات مهانه تنه دهات روزانه تنه معنا همو بارکی گرانن سر ملی خلقی بنیرن برای معانه لباجار قامشلام وکنمونه بیشن جل 50,000 لیره این سوری گیشت یا چه قاسش خورا حساب بکن بویا 7,000 لیره این سوری یعنی در دور $4 این امریکی بلکه جبو گلکان $4 نپره یکی پر به لیجبو خلقی مل روجاوای کردستان $4 گلکن چما گلکه؟ جبر کو معاش ماهانه یه خلقی لوی داره بنابرا $6-7 دایه یعنی اگر تو روز بروز کار بکی مهکه تنه دکاری $7 بستینی بەهابوونا لێچوونە چارەسەریە بژیشکی لە ڕۆژئاوای کوردستانê نەخۆش و کەسوکارên wan bêzarkirine welatiyên Rojavayê Kurdistanê gazинê ji bilindbûna behayê pişkinîna bijîşkan dikin li nexweşxane û klînîkên taybet. Behayê pişkinînê li bajarê Qamişlo ji 40 heta 50,000 lîreyên Sûrî gihiştiye nêzî 7,000 lîreyên Sûrî گوتکە بهتر ji $4 ev yek jî barekî darayî yê giran ji xelkê re durust dike ku nikarin hilgirin
سرباری ازمونن بجیشکی و وینین تیشکه و درمان. کمبون و بهابونا درمان جی روش هین زحمت ترکریا. جباجار قامشلو دکتور صلاح رمو قویکش درمان سازن هری به ازمون الهرمه شطور مدیعی روداوی را گود کریزا درمان بویا کریزا که دومدار. مسألة نبونا درمين مسألة كفني نوا براستي درمان جورا قال لك تننا هاتنا درمين كيما حتى تجهبر قال لك أصلا جاي هنا كارجه الفرنين تبع الحمصن والحماية والعزخينا أصلا جاي قال لك أنا مكارن شعر سربكن ليه أم بيجنا تدرمان شمانينا وجبوش تنيا أم مسألة كفنا قلكي كيما ويروكي إيه ده رجعناي بين رجع إيه هيفكي ناي جوران هنا جوران تننا ونفسها يستمد مشيئة في شهر بين صلاة وشهر سركنا بيجي ندستي مديا قال لك أصلا جاي هنا حتى درمان جهندرو دقهيبر به بلندبونا بهای پشکنینه براورد ببری 4 سالان اف بها به 4 قاطان بهتر بویا. گوبری 4 سالان به 3000 لیرین سوری بو. گوهنگه دکر کمتر $1 چونا زیده و کمبونا درمان خلک هرمین چار دکن جبو دیتنا چار سریا بجیشکی و تندرستی بچنا ناوندن تندرستی ین ریوبریا خسر. گو اوجی تندگارن آلیکاریا کلزگین پیشکش بکن اوجی داشکاندنه برژه جسادی 10 جسر نرخ درمان دکا و جسادی 20 جنرخن ازمونان دکا و بهای پشکنینه جی به 15,000 لیرین سوریا که دکن نیزی $. ددمکه ده که بهای پرین سوری بوا 15,300 لیره لبرانبر هر $. امریکی. حسين عمر، روداو.